جبوي قلت بيجاك بهتر لسر ركبتنا نابر حكومة هرما كردستان وحكومة فادرال درباري روشة الشنغالي زي برخد مجم چابدري السياسي سيدو جردو هروها شروبكاري سياسي منال حسكوزي بمجارب هردكارا قلت بيشكم ما مستا منال دنباش أبا ركبتنا نابر حكومة فدرال يا عراق دورها حكومة هرما كردستان دشاوة تي نرخاندن وقالوا وباندورا وبتشورنجي به ريزو سلاف جبوي ارك وجبوي طماطماني ارك وجهداران ديرو باوريه مدى قاضا هري تيروز حتى وكا في قافيد روشا عراقي وكردستاني دا اغلب هاكنا هرما كردستاني لقل بغدايا جبر حمي حكومتي جوهاتن تشتي كتنا صدام نكاريبون روشي شارسر بكن جبر حكمه ميليشيات تموتم صواداري ذكر وتموتم اواد هشت جو حكومتا بغداد نكاربي بيش فهري يشتا اليابا ايرو روج دماغو اغلب هاتن هري تسري وحكومتا كاظمي بالطيبتي ابروش فيم كريا انه روشا ميليشياتا عراقي بقهن وكا ولاتك وكا لبنان بيتشاوى حزب الله السري ويكر ولات دولتي اني حكومتا ميليشياتا بغداد بويشي ويدي ام هيفي ديك اغلب هاتن بفركرش برقابه كفر فيروز آلية سياسي وآبادان كرنا عراقي كردستان دماغو ميليشياتي نشرعي جروبي تشكداري ام بيجن تابعي دولتي خفروش ويدري بركبت باشا ما مستا منال اب ركبتن وقت بجي ركبتنك ديروكيا وقت نابلي كرم پێشوازی لە هاتەکردن ژالیە تەڤایە وڵاتێن چه هەرێمی چ ناودەوڵەتی و بە ڕێکەوتنەکە گرنگە پەسەندکردن لێ یەک و هەری لە دژی ڕێکەوتنێ ڕاوەستای بەتەنێ پەکەکە بوو. ڕێکەوتنە هەردوو عالیا سەر دەرخستنە پەکەکە ئەم بێژن وردە پەکەکە وێ دەرکەوێ وێ یان گوێ ئاستەنگیان لە پێشیا بجیکردنا خاڵێن ڕێکەوتنێ دروست بکەین. سپاس جبوي برساتا جبرغو براستي ده حمي ولاتي الدنيا ده دماغو دولتا آساتي تا آواكرن كسيل الدجي قانون درد كذي او جروبي مافيا يعني جروبي جو تجارتي لسر حدود كن حشيشي دفروشن نقبنا حدود هذا قازانجي جوي خرابينا ناف ولاتت كن لي قانون وقت تشيد بين نجبر جو ديواره جبر في دافيانيا هكاكي و هجك بتايبتي لدجي في دركتني جبر شنغال نقطه جواري استراتيجي رج ميليشيات على فرغرينبو دويدر تجارت اخوا حمي تشتينا شرعي دور كرن لدفردا هكر الدستور بده براسي اسبقا باشور بتندي توانبار دكم جبرغو باشور اف ماردنا مادا مازن كر و ام وكا كردستان دبن دست سوريا د بهتر جوا كرياري PKK هاتنا ايشاندن و PKK هكر باشور دروجا روجدا اف مجال ندباني اف ماردنا مادا مازن نكربانا ايرو شاما نبي شوي هابانا باشا ما مستعمل باندورا فيريك كفتني بريم هر درباسي آستانگين هري سرقة بكن يعني راست حكومة عراق جدية سر فيريك كفتني باندورا ويل سر دبري وبشرنجي بيجبر نهاد لشد شنقال دا چكدارين حشدا شعبي و هروها چكدارين فكا كهنا اگر اورنا درخستن روشا شنقال وبرفچ عقاركي ببچي بيجومان وقتي امورن لمزيد نقبنا بيمان نقبنا مركز وكردستان ده ميزان شيء او مناطق بعربي بمتنازع عليه بيتشنجي ماده صدو تشلدي هكر ازنا بجهوري وهكر او جروبي ميليشياتين نشرعي جروبي هاجوي دركبن بارتيات تركا جوي دركبي ازنا بارتيات كردستان برتشتو كردايتي رتنه وشنقال وخلكي شنقالي فقر نمالو من فرمالو من كيفا باوركا اي روش فر باش ببي شنقال بيتا آبدان كرن اي بيتا تعمير كرن حوجي والا جاناكي او نفسكي 600 هزار لاجي اي كردت اي زيدي قول كردستانينا از دبينم اي روش هكر كاظمي كاربي براسي دست السروا ميليشيادين اي روشا بغداي وروشا شنقالي ورش قشتي باش ببي باشا ما مستمعنا مرب مرز دوباره بقر مجم تزن هلا برای خود مجم ما مستا سعید جردو چابدار سیاسی هر کوب خوشی خلق شنگاله ما مستا سعید دنباش افرای کفتنا نبر حکومت فدرال و حکومت اهلیم دهاتی مذکرن
وەکە ژڕووی سیاسی بە چاوەتێ نرخاندن و ئالیە خەلکێ شنگالێ بە چاوە الڤێ ڕێکەوتنێ دمەیزێنن. مامۆستا سعید دەنگ نایە. مامۆستا سعید دەنگێم تێتە؟ هەلو بەڵێ مامۆستا سعید دەنگێم دبیزێ؟ دەنگ نایە، دەنگ باس نایە. مامۆستا سعید ئەv ڕێککەوتنە نەها یاکو نابەرە بەریا دیسێ ڕۆژە نابەرە حکوومەتا فەدرال و حکوومەتا هەرێم دەچێ بووی چاوەتێ نرخاندن و خەلکێ شنگالێ چاوە لەvێ ڕێککەوتنە دنەرن. بڵێ سپاس پێشەکی سپاس بۆ قەناڵێەوە خێرهاتنە میزانی وەژیتم گەلک سپاس. هەلبەت پشتی وێ تاوانە پڕکردنەیە مەزن دەر حەق خەلکێ ما زیدی شنگالی هاتیان جامدان سەردەستێ تیرۆستێن داعش و پشتی 6 ساڵێک ئاوارە بوونێ و ژیارەکە پڕ زەحمەتی و دەردەسەری ئیرۆ پێنگاوەکە ئارێنی هاتیە ئاویتنش عالیێ حکوومەتا فیدرال بەڵ هەفکارت گەل حکوومەتا کوردستانی اش بۆ ئاساییکردنا ڕەوشە شنگالێش عالیێ ئیداری باش عالیێ خزمەتگوزاری باش عالیێ ئەمنیژی بە هەلبەت ئەv پێنگا بجێ دڵخۆشییا پڕانیا خەڵکێ مەیاش بەر الهیڤیە بوون ئیدی ڕۆژەک بێ ئەو برینت کوور بێنە دەرمانترن و خەڵکە کاربێ بەهۆریە خۆبخۆ و وڵاتی خۆ و دەردۆرێت خوا بەگێڕێدا ژیانەکە ئاسایی ببەسەرە بێجا بڕاستی ئەv ڕێکەوتنە لەبەرە حکوومەتا فیدرال و حکوومەتا کوردستانیدا هاتیان جامدان دەرحەق شنگالی و ئاساییکردنا ڕەوشاوە جهێ دڵخۆشیە هەر کەسەکی غەمخۆری شنگالی بی. باشە مامۆستا سعید بنەرینە تا وەکە چاودێری سیاسی چ دەمەک پێویستە حتاکو ئەv ڕێکەوتن بوارێ بکە بێوارێ بجیکردنێدا چەکدارên پەکەکە و حەجدا شعبی شنگالێ دەرکەبن حتاکو وەکەت بەحثکێ خەڵک بەگەرێ سەر زێدێن خوا. بەێ سپاس یەکش خالد بێ ڕێکەوتنی ئەوە بۆ حکوومەتا فیدرال هەفکارت گەل حکوومەتا کوردستانی ڕەوشە ئەمنیاوی دەبرێت بڕێ ببا یان ئەو هێزە حەکە ئەمنیاتەوەی منتەقێ بپارێزێ داخلی منظومەیان سیستەما وەزارەتا بەرگریە عێراقی دەبێ هەفکارت گەل حکوومەتا کوردستانی و هەلبەت ئیدی ڕێ نایەتە دانین بوان فەسایلێک هەتا دەڕی بێ منظومێ چەکە هەلگرن الوێ دەبرێت بەش بەرت بیا مەترسی سەر ژیانە خەڵکەکیژی و خەڵکە نکاری ئارام ژیانە خوا بڕێ بە بەلۆمە ئەو هێزێت هەکە دەربەی منظومە یاساییە منظومە وەزارەتا بەرگریە عێراقی هەفکار گەل حکوومەتا کوردستانی دوێ ئیدی ئەوجی تەقبلا بی واقعێ نو بکەن و ساحێ خۆ بنا علی ڕێ بنا هێزێت یاساییان هێزێت بەرگریە عێراقی و پۆلیسێت فیدرال و هەفکار گەل حکوومەتا کوردستانی و ئیدی ئەو ئەمنیەتەوەی دەبەرێ بپارێزن و بڕێ ببن دا خەڵکەکی دڵتەسەل بێ کە ئیدی مەترسی سەر ژیانەوان نەمایە. باشە ئەما مۆستا سعید دخوازم بەست ڕۆناهیە بخێ سەر کریارên çekdarên hejda şebî û PKK de ji demek û piştî 16 Oktober 2017 derbasî şingalê bûne çicore siyasetek çicore kiryar bicîkirine li ser erdê heta ku xelk newerin vegirine ser zêdên xwe. Helbet herdû hêzê te gotîn hejda şebî biraderî PKK îdî واقعك تخوازيك أف جورة تقدار الوي دبر نمينن ودبر بيتا فارسنش عليه هزد ياساي يعني ادبي الجور ياساي او جي ملكتي ياساي بدن وإيدي باكسين شنا هر جهاكي المهم باكسين الصحة شنغالي با حكومة فدرال هفكار قل حكومة كردستاني كاربي كاري خواب درستير و دبر بريضة بو داخلتك کاربێ ئارام ژیارە خۆبڕێ بە ئەو خەڵکی ئاوارە کاربێ دڵکەسەل دیسە بەگەڕیە سەر زێدێ باو واپیرا و ئیدی ئەو برینێت کورێت کە مەگۆتین بێنە سارێشکردن لۆمە ئەسەرە ئەو هێز چه هێزێت حەزا شابی بن یان هێزێت فەزەکێ بن ملکەتی
في بريارة حكومتها عراقية أفكار قل حكومتها كردستاني هاتين زاقرن بي ركب نامه للفتي ويبينو إيدي جهة خواهد شول بكن دا حر تشتغل بكذا سرسكايا خويا درس تش عليه أمني با تش عليه خدمة گزاري با تش عليه إدارات شرعي با باشا مامۆستا سعید ببمرە بمێنە ئەزی جارێکەدن بەگەرمە جەمتە مامۆستا مناز بەرە خودمە جەمتە دەمە ڕێککەوتنێک و یەک ژ خاڵین هەری سەرەکە ئەوە چەکدارên پەکەکە و حەجە شعبی تێدەنەمێن لەمێر سەر پەکەکەی بسەکننش بەر پەکەکە ڕۆژاوای کوردستانیش دەستێوەردانێتکن دەرخستناوان بشنگا لەوێ چ باندۆرێ ڕۆژاوای کوردستانی بکەی دوێ دەرێت جارەکە دیتر بێنمە زمان گاوا هەری پیرۆز ئەد لە هاتنا هەیە ji بۆی خاطرê yekreziya mala Kurdî ê pir baştir û durusttir bê ji ber heta weke vê gavê ne mezlûm ebdê ne jîkê qesedê mesedê nikarî bûn pekekê bi hişkere û bi zelalî ji nav me derxin heta em karibin levhatinekê hevdûre ragihandinekê yan jî bigêne dawî ji vê derê demago îro destê pekekê ji şingalê qut bide yanî weke bi erebî bi ew şiryanê heyewî ew ê got di destê pekekê demaye diriya şingalê de emzan bê pekekê çitkê û çinakê dema ji wir derkevê hindî li nav me de jî ê bi hesanî ji nav me qut bê lê careke dîtir kê ev levhatin li ser hikûmeta Bexdayê û Kazimî rastiya wî dimêne yek dido li ser Kurdistanê başûr bi xwe dimêne başûr hiç kes bê di nava xwe de çixasî vê rastiyê li ber çavdênê ji ber mixabin heta weke vê saeta ez fered axirim gelek qenatê ragihandinê di başûr de hene li perê pêşmerga boçê pêşmerga boçê miletê Kurd husênin lê hêjî kê ragihandina xwe de reklamê û mîdyayê de ji pekekê re dikin û ragihandinayê wa de kesê meyldarê pekekê tê de kar dikin divê başûr bi cedî li ser bisekne divê başûr zanibê got Kurdistana dibin destê Sûriye de ji destê pekekê pir iziyet xwar û em bi rastî jî kê ketine bin destê saladdariyekê ji saladariya dijminê gelê Kurd jî xirabtir bû saladariya pekekê باشە مامۆستا مەنال destê başûr tê de hebû پرسا من دەرخستنا پەکەکەی ji شنگالê ئەم کارن بێژن و پێنگا یەکەمەک و پەکەکە ژێ ڕۆژاوای کوردستانê jî destê were birîn û derkevêj ber ev rêkeftina hatîkirina bera Bexda û Hewlêrê de bi serpereştiya nûnera netewên yekgirtiye yanî em bêjin siyaseta derxistina pekeka ji tevaya navçê dest pê kir عین divê derê de ji xwe gava herî pîroz got û ên bi xwe beşê resmî tê de ye bê çawa levhatin li rexê me Ewropî û Amerîkî wa tê de ne û bi çavê xwe bînin astengî li pêşiya gelê Kurd pekekê ye îro astengiya yekrêziyê wa derkiriş ber vê najîkê ez bi xwe wekî şexs biryawere daw dikim li başûr li bakur rojhilat rojava divê millet jî kê û rêxistinê siyasî hemî bi hevdûre êdî vê kiryarê pekekê qebûl nekin ji bo xatirê em karibin kongirekî netewî yekrêziya mala Kurd bi baştir û durustir ava bikin ji ber pekekê qet ê nehêlê milletê Kurd li tu de beraber encam levhatina şingalê pîroza û pîroza wê bikeve xidmeta gelê Kurd û Kurdistanê de باشە مامۆستا مەنال زێ دووبارە بگەرمە جەمتە مامۆستا سعید li gorî rêkeftinê rola ango dewra hikûmeta Herêma Kurdistanê wê li şingalê bi çi rengî bê û vegera pêşmerga misokere yan ne بلي الدن بەلێ مامۆستا سعید پرس ئاراستەی دن برسينات ايه مامۆستا سعید li gorî rêkeftinê li gorî rêkeftinê rola ango dewra hikûmeta Herêma Kurdistanê wê li şingalê niha bi çi rengî bê û vegera pêşmergeyê Kurdistanê bo şingalê misokere yan ne بلي هلبت رول حكومة حريم كردستاني و رول في جرين بي ريكفتني ده بحساب شنغال ده يكج دبري دبريا جغرافيا كردستاني وفي مادة سدوتشيل ديا روشاوي بيتا شارع سركن قال دبري دي دبريا جغرافيا كردستاني لو ما البي ريكفتني جدا رول حكومة حريم كردستاني هبي ورول پێشمەرگاشی بیژملوان خالد دەستنیشانکری و پێشمەرگا هەفکارت گەل سپای عێراقێ دەبەرنە استراتیجی دەستنیشانکرینە وێ ئەرکێخوا ئەلوان دەبەرە بجینش بۆ
پاراستنا شنگال و سنوورێت شنگال و دەردۆرە ئاشنگال. باشە مامۆستا سعید ژروێ ئیداری بە ئەv خاڵوێ کەنگی بجی ببن لەسەر هەردێ هەڵبژاردننا قایمەقامەکین و پشتیوێناکە هەردوو حکوومەت وێ چاودێریە بکەن کۆمیتێ وەرناباکردن یعنی ئەم بێژن ڤەگەرە خەلکێ شنگالێ بە ئیدارا شەرعی وێ کەنگی دەست پێ بکێ و گەلۆ وێ ببێ ڕاستیەک سەر هەردێت دەمەکە نێزیکدا دانینا قایمەقایمەکی وسا مش پرسیارە جەنابێت تەفیم کرد گرێدایە دانینا قایمەقایمەکییان ڤەگەریانە ئیدارا شەرعی بۆ شنگالدا هەموو کار بکەبنە سەر سکێت درست و فەرمانگەیت خزمەتگوزاری کاربن کاری خۆت درستی بڕێبە ببن و ڕێکخراوی خێرخوازی کاربن کاری خۆت درستی بڕێبە ببن و دەولەتێت هاریکار و ببن هاریکاریە پێشکەش بکەن بڕیا ئیدارا شەرعی کاربن هاریکاریە شنگال و خەڵکی شنگالژی بکەن لۆ مازلوێ باوەری ئێمە پشتی تێنگابە بەری پێتا جێرجێکردن و هێزت یاسایی ئەرکێ پاراستنا دەبرێ بڕێبە بن و ئیدی فەسایل دەربەی منظومە وەزارەتە ئابەرگەریە عێراقێ کەمەگوتی هەفکار گەل حکوومەتە کوردستانی دی قادا تیان جهت ئاگاتی چۆل بکەو نەمینێ ئیدی بجا ئیدارە وێ دەست بکارێ خۆکە و قانەقایمەت وێ تا دەستنیشانکردن و ئیدارە شنگال بڕێبە ببە. باشە مامۆستا سعید خوازم بێ پرسیارەستەی تەژی بکەم دەرخستنە پەکەکە بەتایبەتی ژە شنگالێ وێ چ تەسیرێ ڕۆژاوای کوردستانە بکەگەلو ئەو تاسیروێ ئیجابی بەیان سەلبی سووریە کوردستانە سووریە وێ چ تاسیرێ لێ بکێ دەنگتە نایە مامۆستا سعید دەرخستنە چەکدارن پەکەکە ژە شنگالێ وێ چ تاسیرێ کوردستانە سووریە بکێ ئالیە ڕۆژئاوا تاسیروێ ئیجابی بەیان سەلبی بله کاریگەریە دەرخستنە برادری پەکەکە شنگالێ سەر کوردستانە ڕۆژئاوا وسام جەنابێتە فیم کرد نوبەرسبە گرێدای ڤی علی بە هەلبەت هەبوونا برادری پەکەکە چ شنگالێ چ سەر سنووری هەرێما کوردستانی چ ڕۆژئاوای کوردستانی بەهانێت دا وڵاتێت هەرێمایەتی و دژایەتە دەزە ملەتی کوردستان تایبەت ترکیا و ببیە بەهانەدا مایکێکردنی خاروبارێت وان دەبەرا بکە لۆمە دەستەترا برادری پەکەکەش مەیدانە شنگال یانش ڕۆژئاوا یانش هەر بەشێکی دی کوردستانی و بە گوهاستنە خەباتە خوا بۆ ساحە خەباتە خۆیان درست و باکووری کوردستانیە وێ ڕێلبەر ترکیا و دەولەتی هەرێمایەتی و هەموو دژمن و نەحەزت دژایەتیە دۆزە ملەتی کوردستان و ڕێ البەروان ئێتە گرتن و ئیدی ڕێ ناهێتەدان و مایکێکردنێن کاروبارێت شنگالی بکنێت کوردستانی بکنێت ڕۆژئاوا بکەن و بگرە ئەو سوپایوانی کە هەیژی بجا احتمال قشارەکە دووەلی سەر درست ببێت و ئیدی پەکەکە ژبان دەبەرا دەرکەتن وەنجی کەرەمکە سوپای خەدەرێخن و هەرنە وڵاتی خوا ئەو تشتێکی گرێدایە بووە و ئۆپۆزیسیۆنە وەڤا ئیدی نابێ هون مایکێکردنێن ئەل کاروبارێت شنگال لەل کاروبارێت ڕۆژئاوا بکەن لە دیتنا ما تشتێکی پێنگابەکە گەلک لە باشە و گە برادرێت پەکەکە ملکەتی بێت پێنگابێ ببن دایدی بەهانە دژمن و نەحەزت ملەتی کوردستان تایبەت ترکیا نهێتەدان و مایکێکردناوانی هەلبەتە دژمناتیە لۆما ئەدوێ بدیتنا مێ حتا و پێنگا هاتا دیتن و پێنگابەکە ئارێنی بێ ئیجابی بێ شنگالێژی ڕست ڕۆژئاوای کوردستانیژی گەلەک سپاس ji بۆی چاودێرێ سیاسی سعید جردە و گەلەک سپاس بۆی شڕۆڤەکارێ سیاسی منال حسکۆ کۆنگەل من بوون گەلەک سپاس